یاسین گوێ بگرە ئەو دیوانەی غەریب مەڕۆ مەغریبە لە بازار نەماوە و تەڵەباتی زۆر لەسەرە 2000 دانێتری لێ چاپ بکەنەوە باشە ئیتر پێت نەڵێمە پشتگوێ نەخەی دەی باوکە خواحافیز خوا لەک ئەم کاتەوە باش سەرچاو کاکە شێردڵ گەرێک بەخێر بێ سەرچاوم فەندانشە بەخێر بێ ئەو چی بوو حاڵ باشم سوپاس دەکەم تۆ چۆنیت والله تا لە ناو کتێبە و خەریکی نووسین و بەس بەجددی ینی فەرهەنگ کوشتومی فەرەنگی کوردیڵێ دەبا بە فەرەنگی کوردی چی ئەوە برازایەکم هەیە ناوی فەرەنگە زۆر هارە شەو بەخوا تا سەعات دوی شەو ناخەوێ مەجای نووسینم کەم بۆ تۆ دەی لەشە ساغ بێ ئەڵێم قاوەیەکی سادەی جوانە بۆ وانکەم خەتدار بیرە ماوە قاوەکەم چییە ئەی قابلە وەڵای ئێستا قاوم تەرە کردووە ئەزانین چۆن ئەچتە کافەیە قەیتانێکە بۆ تیەکە 5000 داوالیەکە چاکە بە 250 هەر چاکە باشترە بەس بەخوا عەزێر ناکێشی چاژ ناخۆم دەدە با بۆ بانک نە بەخوا ئێستا لە ماڵەوە خواردن چا بە ڕوخسەدە و تەلەفۆن ئەرێ مرد و مرێ ئەو کتابانە سەغڵەتی کردووی دەداینە لەوێ ئەی ئەلو شێردڵجیان خۆشەویستەکەم ئەوە لە کافتریاکەی کامیشە دادەنیشین لەوێ چاوەڕێت دەکەم وەرە باشە چاوەڕ ڕاستەکەم یەک نیو سەعاتی کە لای تۆم باشە بە قوربان چاوەڕێت دەبم مشکلی نییە لە باشە دی جارێ خوار لەگەڵ بای بای تا نهات و باست ناپێکیش بکەم فیلتەرێکی جوانیش دانێم چۆنە خۆشەویستم باشن هەر ئەلان لە کافەی چاوەڕێی خۆشەویستەکەم دەکەم ئیشاڵڵا ئێوەش هەمیشە دەگەڵ خۆشەویستەکانتان بن خوا لە یەکتان نەکا ئەزیزن بەڕاستی شانازیە بۆ ئێمە کە نووسەرێکی گەوری وەکو جەنابەت بێتە چاپخانەکەمان زۆر خۆشحاڵم زۆر سپاس منیش بەجددی عین زۆر حۆشتر شۆخها ئەوەی کە ئێستا وتێ منیش ئەوە من لە تۆم سعیدترم بەجددی کتێب یعنی وای لێ کردووە ژیانی یەک پارچە ئەها شەوان کە ئەنووسم حرفەکان پاش و پێشەکەوێت سەراکوونەکەوێت تر ئاوا گوێڵم حۆشتر حۆشتر ئەجینا خۆمەستان حۆشتر نییە ینی منیش زۆر وەکو تۆ حۆشخاڵم سەرسەر و سەرچاو بەڕاستی گەورەیت ئێستا چۆن بتوانم خزمەتت بکەم من مەمنونی جەنابتم بەجددی وەڵای حەزم کرد پێ بڵێم کتێبەکەم تەواو بوو تکایە ببنە مرۆڤ پیرۆزە کتابێک دەستنووسی تۆ بێ و نووسینی تۆ بێ ئەبێت چ کاریزمایەک بێ ئەبێت چ نووسری نووسینێکی جوان بێ بەڕاستی بەهێزە بە چاوی تۆ کاک ڕەشید فەرەنگ زۆر مەشغوڵی کردوم ئەژینا نیازی جوزئی دووەمیشیم هەیە مەبەستە فەرەنگی برازاتە نەوەڵڵا فەرەنگی کوردی ئەمەیان جا کتابەکەم تەواو کردو خزمەتە سەر هاردێک هاردەکەت ئێمێ یەک دەقە ئەی ئەوە هاردەکە دەست خۆش بێ بەس وەڵاهی بەداخەوە تاخیر بوو تاخیر چییە ئیتر ئەمە ئەفکارە عینەن بارانی بەهار وایە کە بێ دیێت کە نێت نایەت 4 ساڵم پێچ ئێستا تەواو بوو ببوورە کاک شێردەڵ بەڕاستی زۆر تاخیر بوو ئەوەی کە باسمان لەسەری کرد بۆ چاپکردنی ئەو کتێبە 4 ساڵ پێش ئێستا بوو ئەوە زەمانێک بوو ئێستا زەمانێکی ترە زەمن چیەتی کاکە جان ئێستا چاپکردنی ئەو کتێبانەی تۆ سەرکێشیە یعنی تۆ کتێبی من چاپکەی سەرکێشیە بۆ ئێوە بەڵێ دیارە کتێبەکەی من زەعیفە ها نابە پێچەوانەوە هەر زۆر بەقووەتە زۆر مانادارە بەڵام کەس نایخوێنێتەوە بوو ئێکاکە زەمەنی سوۆسیال میدیایە سوۆسیال میدیای چی یعنی سوۆسیال میدیا لە کتێبەکانی من مهمترە شێتم مەکە کاکە جان خۆ سەغڵت مەکە من یەک پرسیار لە جەناب دەکەم سناپت هەیە جابن لەبەر نووسین مەجای سناپ و مناپم هەیە کاک ڕەشید کارتی زانیاریت هەیە هەمە نه بۆی مەگەڕێ نامەوێ باشە معقول چییە تۆ کارتی زانیاریت هەیە و سناپت نییە کاک ڕەشی ڕەجال یەکەم چ ڕەبتی بەیەکەوە هەیە ئەو دووشتە کاکەسە لە وڵاتی ئەگەر کارتی زانیاریت هەبێ و سناپت نەبێ گویا مرۆڤێکی مردووبی یعنی من ئەو چەند ساڵە خەریکی ئەو کتێبە بووم یعنی ڕەنجم بەزایە چوو ئێستا یەک پرسیارەتر لێکەم ئینستا و فەیسبوک چەند فۆلۆوەرس هەیە 1050 گورە بابە نووسەر هاتووەتە ئێرە 100 هەیە جواب نەداوەتەوە ئەوە تۆڵی چی تۆ باسی چیەکەی یعنی ئێستا بۆم چاپ ناکەی کاکە جان بڕۆ فۆلۆوەرز بکە بە 500 کەی وەرەوە لە خزمەتان بەسەر چاو بڕەکەم من لە ماڵەوە دانیشم هەتا فۆڵۆم نەگاتە 500 کتێبەکە نەهێنم بۆ جەنابەت چاپیکەی بەڵێ یعنی ئەو 4 ساڵەی من بەزایە ڕۆی هەمووی ڕۆی ئەی ئەم کتێبانە خوێنم بوو بە ئەو فت
علم و معرفە لا ئێوە سناپچا بوویمە ئێستا باو باوی ئەمەیە کێ کتێ بخوێنێتەوە ئەوە ئەی چۆن قەی ناکە چاپی مەکە خوا هەم قەدرە قوبوڵ نەکات بۆم چاپ مەکەن قەیچەکەس بە شوێنێکیگە بەس ئیشەڵڵا خوا حەقتان لێکاتەوە ئێوە کتێبەی من باشە ئیشەڵڵا ڕۆژە مەطبعەکەەوە سووتێ تۆ پەڕ و باڵێ بەمووی سووتێت و ناگەیتە ئێمەرجسێکەس ئەمرت نەمێنێ ڕەشە ناشرین وەرە بڕۆ 1050 ئەڵێم بەڵە کاکە کتابی ئەوەی ئیکلوجیکل ئەوەی نوکتە خۆشەکان قسە خۆشەکان بەڵێ 3000 نسخەتری لێ چاپکە کاکە دەی پێت نەڵێمەوە 3000 نسخەی جیکڵ و فیکڵ ها ئاخر ئەوە لە نووسەرێکی مهمی وەکو من مهمترا کاکە دەبڕۆ بڕۆکمان بەردە دەبێت لەوی شکارەکانمان بکەین جیکڵ و فیکڵ های دەبڕۆ وازمان لێ بێنە باش جان بەخێرەی باشی خۆشەویستەکەم هیچ باش نیم بۆ باشنی کەسم وەزم زۆر خراپە قەوماوە کتێبەکەم بردوڵە بۆ بڵا ناکەینەوە هەر لەبەروی خۆت ناڕاتەکەی بۆ کەمە ئیجارەوانە لێرەدانێ دەستت شکا ناتوانم ڕوحمە چۆن ڕوح داندێت ژیانی تۆ ڕۆحی تۆ ئەمنم تۆ ڕوحی منی بەڵام ئەمانش کوولەکەی ڕوحی منن خۆشەویستم دەتەوێت ڕزگارت بکەم لەو کتێبانە هەر وەڵی خێری شتەکە بە قورآن تا جوان جۆڕاگرە دێنێ و چۆنێ و سۆشیال مێدیای یعنی من واز لە عیلم و معریفە بێنم بێمە ناو سۆشیال میدیا ئەوەی کاڵێ ئەو میوەیە بخۆ شیرینە یەک پارچە ڤیتامینە بێ بۆ شتە قۆڕانە تۆ نەتێش قسەکەم تەواو بێ خۆ من ناڵم باز لەوانە بێنە دەڵم بەرە نێو سوشیال میدیا کار ڕەکلام بکە لەوێ دەتوانانی استفادە لەوانش بکەیت بۆ خەڵک شعر بڵێ جوان شتی جوان جوانی پێ دروستکەیت مستحیلە سۆشیال میدیا من دوورم لێکۆ من کتێب لە منەوە نزیکە ڕۆحی منە من یەمە داوات کە باوکە زانی من کوڕێکی معریفیم کوڕێکم کتێبە خوێنمەوانێ کتێب ئەنووسم شتە نووسم یەکسەر بڕۆ پێشکەشە بێت ئەیگە با منەیدا ئەی بینیت بەخێر بێ ئاخوا بژی مامەژیان دەسێ ماچەکەم کوڕم تۆ چکاری مامە من نووسرم چییە نووسی وەڵا لە ئەنواع بوارە ئیشەکەم مامە من زیاتر لەگەڵ معاناتی خەڵکی دەژیم جا تو ئاگاو لە معاناتی خەڵکە ڕۆڵە ئەی چۆن مامە من ڕۆحم لەگەڵ میلەت هاتیەکەڵە ئەی ئەو جانتایە چی تایە وەڵام مامە ئەوە عیلم و معریفەی تایە ڕۆحم لەناو ئەم جانتایە جا چۆن شتی وایە بێ ڕۆڵە ئابێ مامە ئاخرەمە کتێبی تایە کتێب یعنی ڕۆحم یعنی ژانم ئەوە نووسەرێکی ئەمریکی هەیە ناوی ئاجاسا کریستیە جیستی ئاجاسا کریستی کوڕەکەی خانووی پورزامەڵی هەیە نانە ئەو نییە ئا پێمان بڵێ چی ئێمە نا هەموەشنەوە ئاجاسا کریستی نووسەرێکی ئەمریکی بە قووەتە چیرۆکێکی هەیە بە ناوی دەمانچەکەم جاگەر کاتان هەیە بۆتان بگەڕمەوە چەند دەقە دەرەچیە وڵات تقریبا 2 ساعاتێک نا بابە من هیچی شوکارم دانیشم 2 سعات گۆلەوە بگرم تۆ واز لەوە بێنە باشە بۆ نەچوو ئەم سەر و مێقلە و لای دەلاکێ چاکەی کوڕی باوکم یا ئەم سمێڵە و ئاوا ڕەشتۆ تۆڵی چۆلەکەی باوکەی وڵی مامە ڕەشم نەکردوێتەوە ئەو چووکە باوکیشم ناوی حەمەڕەشی و ئامۆژن تاڵی سپی نەکەوتە سمێڵێتە ئەمری خواشی کرد دوای مەجای حەلاقم نییە چونکە بە جددی فەرهەنگ ڕێگەم پێنایەت فەرەنگی کوردی نەمامە فەرەنگی کوردی چی فەرهەنگ برازایەکمە زۆر هارە تەمانی 3 ساڵە ئامۆژن بەخوا سەعاتی و چواری بەرەبەیان نەخەوێت مەجای حەلاقم نییە ئەرە ڕۆڵە تۆ بە منە نەوە ناوە چییە مامە من کوڕی بچووکە شێردڵ شۆڵدر ئەمە شۆڵدەر بۆ خاتی خوا شامپوەیە شێردڵ ئەڵێ مۆسعد چۆنە وەڵی ئامۆژن زۆر باشم ئۆکێ ئەو ڕەحمان یعنی کوڕم دەفتەرێ هەیە ئەرە وەڵام مامە بەقەدەر بارەستایی و باڵای خۆم دەفتەرم لە ماڵەوە هەیە ئەو ڕەحمان لە سیارەکە ئەگەری شەڵا ئەم مۆزوو ئەبە نسی بێڕۆڵە بەشکم سیارەکە بۆ ئامۆژنیشە بگۆڕی حەزی لەم سیارە هینەکان هەیە جی کلاس جی کلاس جی کلاس حەزی لە جی کلاسە چێ بۆ گۆرە مامە تۆ کوڕم بۆ مامە تۆ دەفتەر بەچی تێگەت و خۆ دەفتەرە دۆلار ناڵێ من دەفتەری نووسی نەڵێ ئەی بەخێر نیتەوە وەم زانی دەفتەرە دۆلارێ ئەو ڕەحمان تو واز لە مۆزوعانە بێنە ئەڵێم پێگەوشتت چۆنە هەمۆژن بەخوایەک احترامم هەیە لە بازارڕا کە سەلامیان یەکەم 50 هەڵەچێڵێ کە هەمەشێ دڵ بەخێر بیت منەوانە ناڵێم ئەڵێم لە فەیسبووکەکە و فرێندت چەنە وەڵی ئامۆژن هەتا دوێنێ 1050 بوو ئەم بەیانیە سعات حوتی بەیان لە دەرگادرا مامە هەر ڕوحم چوو کە یەکەم وسەیەکەم لە بەخچەکەی دراوسێمانە وتی تینومە تۆزێ ئاوم بنێ وتم لایکێکم کە بەسەر چاو بوو بە 1050 یەخوا بەخێر نیتەوە باشە کوڕم باجی عیشەی لە ملیۆن و نیوە لایەوە تو واز لەوە بێنە مەحسومی دراوسێمان بۆ کڕۆزاکەی هاوتی 2 ملیۆنەمە هەر دەرگام لێ نەکردەوانێ
ئەرێ بەڕاست مامە ئەو ئایشەخانە ئیشی چییە؟ کوڕم ئەو ئایشەیە ئاواکە سناپەکە آخر چۆن یعنی چۆن؟ ئێ ناڵێم ئاوا وەستاوە لەگەڵ مەجموعەیە ژنیکە ئاواکەن و سناپەکەن آخر یعنی چۆنی؟ کوڕەکەم ئەزانی چۆنیە بە دە دوانزە ژنن دانیشون کە سناپەکەکەن بە هەر دە دوانزەکە 6 مەتر قماشیان پێوە نییە یعنی فەقیر حاڵن نەبا بە فەقیر حاڵێکی کوڕم بەڕووتی سناپەکەکەن بۆی خەڵک بیبینێ یعنی گەرمایانە کورە تۆ من شیا دەکەی گەرمای چی دەهاتە بڕۆ دەرەوە دەی تۆش یعنی نامێتێ؟ ناوەڵا ئەتێ بە ژێر پیاڵێ فرێندەوە کچێکی بەمێ بەخوا نادەماتە بۆ دەرەوە دەی حیف من فەرهەنگ کوشتومی فەرەنگی برازا و نەوەڵا فەرەنگی کولتوری کوردی دە هەستە بۆ دەرەوە هەستا ئەوە و شوتێشم هەر نەخوارد چاو هاتووە بەوەngە فرێندەوە کچی بەمێ بەخوا چاوە پێی ناکەوێت درێژ بەم جاڵتاڵێ مناڵیەکی سەرەتاییە باوکەوە بڕۆی ڕۆی هەردوو چاوی دەرێ هاتوو ئەوێ بەوەngە فرێندەوە تۆی بەمێ بەخوا چاوی پێی ناکەوێت باوکە من هەر مێربەوەی دەکەم تۆ نازانی ئەوە زۆر بەنێو بانگە نووسەرێکی زۆر بەنێو بانگە نادەمێتەوە تۆ لە هەفتاولالی حامبەری بە 1050 فرێنتەوانیە دەزانی چێدایە بابا جوان جۆتان بکەنەوە بچێتە نێو جۆتان من غێری ئەو پیاوە مێر بە هیچ کەس ناکەم وەڵا با بە کچمان گەورە کرد کابراڵی بۆ خەتە نەهاتووە سامۆ دایک و بابم بۆ دەکەن چ بکەم زانیم چ بکەم ئالۆ جانێکم باشی باش نیم دەزانم بە قوربانت بم دەزانم باشنی زۆر پێی تێک چوومە ڕۆیشتی چ بکەم دەزانی چیا فکرێکم کردو باشە ڕقەمی کوڕێکت بۆ دەنێرم باشە نێوی دینۆیە باش دینۆ بێ منەت تەلەیفۆنی بۆ دەکەی قسەی دەگەڵ بکە فاڵۆی ڕشتەکەت زۆر دەکا باشە گیانی من ڕازێنی مشتیوە تۆ قوڵەکەم ناجیانە ئەی منت خۆش ناوێ ناتوێ بێگ بگەین وەڵا بە قەدەرم وتنیام خۆشە بەس چی بکەم دا تۆ بە قسەی من بکە ئەلام ڕقەمی و کوڕت بۆ دەنێرم بڵێ دینۆ بێ منەت ڕقەمی تۆیان داومێ ئەو فاڵۆی ڕشتم بۆ زۆر کە بچ قسە دەگەڵ بکە بە قوربانت بم باشە دەبۆ بەجێر ڕقەمەکە باشە بەساق باشە خواپس کوێر بم شان لێ کردینەوە دایک و بابە مەخە بڵێن گوت کارتان بە فاڵۆ وێریە وەڵاهی نازانم تیا ماوە موانیوە شەو هێشتا تەلەفۆن بۆ پیاوە نەکردووە خر معقولە دوای ئەو هەموو ساڵە خوێنم بوو بە ئاو تا کتێبێکم نووسی لەسەر دەست بەرداری بم وەڵاهی بۆشی نەکەم ئەو کچە نابێ بەنسیبم ئابووی بکەم باشترێ ئەلەو مەرحەبا من شێردڵی نووسەرم مامۆستا چۆنی قوربانت دەبم بەڕاستی شەرەفەکی گەورەیە جەنابەت تەلەفۆنی نۆمە کردیە ئەدوو ئەمرکە با خزمەتت کەم قوربانتم وەڵاهی ئەمەوێ بتبینم لە خزمەتم مامۆستا لە خزمەتم ئەمرکە ئەی لەکوێ بتبینم ئێستا لۆکێشنەکە لۆ دەنێرم ڕاست وەرەوێت مەمنونە بم زۆر سپاس خوا لەگەڵ خواحافیزە بێ فرمو تێپەڕە فرمو ئەولا تێپەڕ فرمو یاخۆ بەخێر بی سەلام بیا ئەوجە با تەریقی دووەمت فێرکەم طریقی دووەم چییە؟ یەک دقە سیکا پاپی زۆر بەخێر بێ پاپی خۆش بی سیکا خۆش بی سیکا هەلو پاپی هەلو سیکا هەلاو وەڵا بەزم تا خۆشە هەموو ڕۆژێ ئەم بەزمە هەیە هەموو ڕۆژێ ئەو بەزمە هەیە ئەوجە خاریا ببینە ستۆ قەژوەرە کورە وا مەڵێ والله. وەڵاهی خۆشە ڕاوەستە باگورگەش گاسکەم بە قوربانم گازی مەکە کاکە من نووسەرێکم گازێکم لێ بگرێت چی بکەم من نانا گورگە کوڕەکەمە کوڕەکەم کورتە؟ ئەدی گورگە کورە وەرە کوڕەسە جنێ وێ ئەڕۆم ها کورە وەرە گورگم ناوم بەدفەرە عەفیە. هیوام ناکۆکی و شەرە عەفیە کورە عەفیەتی بابە وەڵێ هیواتم ناکۆکی و شەڕە ئێلو فۆلۆی بەدەکە فۆلۆ
کاکە دەست هێماجەکەم با من بڕۆم لێرە ئەتیکو بەدەمانەوە ئیشەی بکەین کاکە نامێ ئەوە نامەوێ باش طریقەشکایە دەچی ئەویان چییە وەرە با پێت بێت دەتەی فەرم تەسویرکە باشە یاڵا یا فەرم بابا جانی بابا دەزانیت چییە؟ چ بووە ئەی بابا کوڕە چیە کوڕە کوڕە چیە وەڵڵا هەمیشە ها دەزانی گورگە زۆر بێعارە؟ زۆر بابام ئەوچون گەلە خۆش دێ کچی بابا ڕوحی بە قوربانی تو دەبی بابا دەزانیت چ؟ چیژیانە وەڵڵا وەرە بابەوە چیە و فۆزایە ئەوە چیە و فەرتەلێ لە ماڵەیە ئێ کاکە بەو شتانە فۆلۆ دەفڕی وەرە دەوەڵڵا من لەبەر سابەم لەم شتیوا قۆڕ ناکەم دەبڕۆ مادەم بڕۆ خەحافیز بی لە سبەی لەڕامت مەشغوڵ کردی کاکە دووسێ لەقتەی وان بکردمام کە 2000 بەس فۆلۆمی نابوو باشە کاکە داوای لەبەر نەکەم تووڕەمە بە دەرم مەکە کاکە گیان باشە کاکە ئەو کەت شاعرنی بەرە وەڵڵا شعرێ بۆ نووسم بەردێ بووەکەم بە ئاو ئێ شارەکان لەسە چییە لەسەر نیشتمان پەروەریە من ڕۆحمەکەم بە قوربانیم نیشتیمانە ئازیزە واز لەوان نبینە واز لەو شعرانە بینە دەست بە شعری ئەوەی بکە قۆڕ و فشقیات و شتان ڕاست فۆلۆ دەفڕی بۆ تەواوی شعری چۆن بە فشقیاتە نووسێ ها دەبڕۆ خواحافیز بی چیژەکەش نادەین دەبڕۆ دەی بڕۆ دەی تو بۆ سوعبەت قوبوڵ ناکەی کاکە ڕازیم ڕازی دەبڕۆ بابچەکە و برادرم لە کافتریایە فولت دەکا لە ویشەی ئەزانی چۆن هەتا فۆڵۆم نەفرێ بەختم نافرێ فانە خۆشەویستەکانم یاخوا بە خێر بێن سەرچاو لە ئێوارەیەکی پەمەییدا بە خێراتنی ئەو کوڕە سوور و سپیاناکەم ئەمڕۆ کوڕێکی ملەوەن هین ئەڵم ملەوەن کوڕێکی خۆشتان بۆ سازەکەین هومێوەیە هێومەوە هومێوارم بەدڵتان بێت یەکەم شعرمان بە ناوی پۆستی بێمەعنا کچێک دابنێ پۆستی بێمانە لایک بارانیەکەن سمێڵ زل و زانە کوڕی داماویش خۆی ئەکوژێ و ئەبڕێ تەنها دوو لایکی ساد و سڕی پێ ئەبڕێ پێ ئەبڕێ پێ ئەبڕێ کچ دەبێ ویش بێتاقەتم کچ دەبێژێ ویش بێتاقەتم هەزار کۆمنتێ وەی بە ساقەتم وەی بە ساقەتم وەی کە سەقەتم هینە وی بە ساقەتم کوڕی داماویش نەخۆشی سیل بگرێ زەلامە ناپرسێ ئاکەرێ بە چەندێ بە چەندێ بە شعرێکی پچکۆلانەتان پێشکەش دەکەم پێوەترێ شعری بەرباخەڵ ئەوە نێشانە هەیە پچکۆلەیەکێتە بە بەرسبێڵ ئەمان شعری بەرباخەڵە زۆر کورت و جوانە بە ناوی کاوبۆ من کاوبۆ تۆ بیجامە من کاوبۆ تۆ بیجامە گیانە من هەر بە تەمامە من کاوبۆ تۆ بیجامە گیانە من هەر بە تەمامە بەس لە براکە دەترسم عینن ئەڵیفان دامە بەخوا ئەگەر بزانێ ئەم کابەداشی دامە ئەم کابەداشی دامە من زۆر سپاستانەکەم ئەو پەرجیعە بۆ من هەموو شتێکە ببوورە من گروپەکەشم پێنە ناسانم من ئەمە گروپی خۆمە گروپەکەم پێک هاتووە لە 25 کەس بەس هەمویان ئیشیان هەبوو یەکێک لە مۆلیدە بوو یەکێک چوو تەڕەوشتە فرۆشتە یەکیان عەربانەی پێیەکیان لە لەنگەی ئیشەکە ئەمڕۆ بەس گیتارژانەکەم هاتووە حەزەکەم پێتان بەناسیێنم گەشتن ناوی خورشی بوو بە چونکە نزیکە لە تورشیەوە دوایەوە وەزنێکی شعری و مۆسیقیشی نییە ناوەکەیم گۆڕی بە عەباس عەباس زۆر شعری و زۆر خۆشە یەک شعرم نووسیوە بێ بە سوپرایز بۆ هەمووتانی لەوانەیە مۆچۆرکە بە تەپی سەرتانە بێت بە ناوی شعری میاو میاو عەتر و سوورا و سپیاو عەتر و سوورا و سپیاو بۆ یەکتر ئەکەن میاو میاو بەعزێک کچێ لە خۆی نەدات
لەگەڵ پیاوە فەرقی ناکات. يا هلا مامۆستا يا هلا هاتشي مامۆستا بتخۆ ئەم کۆپلێ سەتانە سۆڕمێنێت بەس گوێ بگرن. حەبیبی ئەسمەر چکولێتە حەزم لە لایک و کۆمێنتە دەیت خوا زوو خێراکەن لایک و کۆمنت زیادکەن. خۆشەویستەکەم ئەم شعرەم نووسیوە مەبەستم تۆ نییە نەیخیتە سەر خۆت. قوربانت بم. تۆ بەبێ ئیتر نێوان من و تۆ بەجێت هێشتم بۆ وات کرد بۆ کە بۆنیان کردی و پولیان پێوە نایت تێلی چیەکەی ئەڵێی دێمەلات جۆ بگرە کچێ کچەکەی خەجێ لای من دەرکراوی با حەیات بچێ با حەیات بچێ. ئەوە شێتڵە 5,000 کەس لەگەڵ یاە خەتایە. حەبیبی ئەسمەر چکولێتە حەزم لە لایک و کۆمێنتە. خێرا تەلەفۆنکەم بۆ ڕەحمان. ئەلو ئەو ڕەحمان زوو فریاکەوە بە خۆمان نزیکەنەوە لە شێردڵ 5,000 کەسی لەگەڵایە بەرز بۆتەوە ناوبانگی دەرکردووە ئادی وەرە و دی خێراکە خێرا خێرا. ئۆی ئەو مامۆستا شێردڵ نییە وای وای بچم سێلفی لەگە بگرم. يا هلا مامۆستا ئەوە چییە مامۆستا بگرە ئەو شعرە هەڵبەستە دروستم کە داری ئێستا مامۆستا قوربانت بم کورە مامۆستا و چی و شان و شەوکەتە ماشەڵڵا زۆر بەڕەغبەتە تۆ دانیشە با خەڵک سیرمانەکە دانیش کورە مامۆستا قوربانت بم یەک سەلفی شێر بیمە لۆ تو ئاگرم تێبەر بوو لە داخۆچێت و ئەمن دوورم لە دووری تو سۆتان بەرژان بەبێت تو کاکە ئەگەر سێلفێکە دەگری بیگرێت چکە من درەنگمە بێ بڕۆم. قوربانت بم مامۆستا هەستە با بگریت هەستە ئەو سەلفێ جوانێ بگریت. تۆزێ خێرات چکە من مەجانمەوە نییە. بەچاوە مامۆستا ئەها بەخوا ڕاست دەکەی ئەها چۆن لە تیکتۆک بەرز بۆتەوە ئەی پێم نەوتی و ڕەحمان ئەبێ هەر چۆنی بێ خۆمان بگەینینە ئەم کوڕە خۆمای لێ نزیک دەکەینە. شۆک شۆک نووسەری ناسراوی وڵاتەکەمان شێردۆ ئەو نووسەرەی خوێنەری کتێبەکانی زۆر کەم ببووەوە بۆیە لە چاپخانەکانیش کتێبەکانیان چاپ نەدەکرد چونکە نووسینەکانی بابەتی هۆشیاری و کۆمەڵایەتی بوون. ئێستا بەهۆی گۆڕینی شێوازی نووسینەکانی لە نووسەرێکی قەڵەم جوانەوە بووە بە نووسەری نێو تیکتۆک و سناپ و ئینستاوە. ئێستا هەوادارێکی ئێجگار زۆری لە دەوری خۆی کۆکردوێتەوە لە دیمانەیەکدا دەڵێت 30 ساڵ بەرهەمی ئاسبەرز و بەسوودم پێشکەش کرد بەڵام بەداخەوە حیسابیان بۆ نەکردم کەسی چەند مانگێکە هاتوومەتە نێو دنیای سۆشیال میدیاوە هەم لە ڕووی مادی هەمیش معنەوی سوودێکی زۆرم بینیوە. ئەلۆ تۆزێک کە عایلەیەک دێن با بێنە ژوورەوە. باشە بەسەر چاو. کورە وەرە ژنەکە سیرکە چاوەێتی چەند جوانە کۆرەم شێردڵە چی کردووە گوڵە گوڵ ئەها چەند جوانە شتەکانی ئەمە لە چۆ بێ هەبێ لە تەوالێت بێ شێردەڵ شێرگوڵ پاشای سۆشیال میدیا لەکوێی شێردڵ گیان ئەو بوو کە دیار نییە چیە میوانمان هەیە؟ سڵاو لە کاکە شێردڵی گوڵ سڵاو لە گەورە پیاوی سۆشیال میدیا خێرە هاتوون؟ چییە فەرمومان لێ ناکەی؟ ئێوە نیوەتان هاتووتە ژوورەوە دەفەرمون. دەی ئەمرکەن 4-5 دەقەتان هەیە گوێتان لێ بگرم. چییە زاواکەمان گۆڕاوە؟ زاواجی تۆ تێک چویت؟ ئەوە نییە ماتین بۆ لاو گوڵەوە خاتۆ بۆ لاو
ئەوە منت لەبیر کرد ئەمە نەکڕۆم بە تۆ ناسان بۆ ڕۆژە گەیشتووی گۆڕای ئەو بۆ خۆتان دەرتان نەکردم تۆ یەک جاراتی بابوو کرا بە 2 جار 3 جار من عادەتم وایە یەک جار مەحاوەلاکەم ئەو منتان کەشکانی تر جارێککە سەر ناکەمەوە بۆ ماڵەتانە یانی منت لەبیر کرد عشقەکەمان خۆشەویستێکەمان ئەو هەموو یادگاریەمان ئەو هەموو وعدانەی بە منتدا ئەوەیە بەسە دڵم بوو بە ئاو ئاخ لەو دڵە سەگەی من خەریکە بۆ دەتوێتەوە ئەی بۆ لە کچەکەمەکەی وەرە دەچووزانم وەڵاهی منیش دڵم ئەها ترب بووی لێە جا کە ترب لێیە کەی دەخواز بێنی ئەم پرسیارە زۆر جاخوێنێ کەی بێمە داخوازی تخوا یەک دەقت تەلەفۆنە بە ڕوخسەتیەوە ئەلو ئەلو باشی کاکە شێردڵگیان سەرچاو کەی جەنابەت ڕەشیدی چاپخانە ئێمە ڕقەمی خۆن نییە کاکە گیان 2 هەفتەیە بە ڕقەمەکەی خۆم تەلەفۆنەکەم جواب نادەیتەوە ئەو بە ڕقەمێکی تر کردم ئەمریکا کاکە ویستت کتابەکە چەند نوسخەی لە چاپکەی 500 دانە کورە برام 500 نوسخە چییە کورە کاکە 5,000 نوسخەت بۆ چاپەکەم ناکاکە نامەوێت بۆ ئەزانی بۆ مەسوولێک بەڕاستی سپۆنسەری کردووم 2 دەفتەریشم ئەیاتێ هەموو مەسرفێکی لەسەر خۆی بۆ معلوماتیشە لە لبنان بۆم چاپەکات کورە کاکە گیان لوبنانی بۆ چێم ئەزیێتە بۆ ئەکێشی برام لە باشترین چاپخانەی وڵاتە بۆ چاپەکەم چاوە ڕاستەکەم وتم نامەوێ یعنی نامەوێ دەتوو بۆستە مادام وایە کاکە من ئەمەوە کۆنسێرتێکی شعریت بۆ بکەم کوڕێکی فراوانت بۆ بکەم چەند مەیتێ والله چەند 6,000 دلار دەمێ بۆ معلوماتە زەلام هەیە 2 دەفتەریشی بۆ داناوم هەموو مەساریفێکیش ئایدی خۆیەتی یاخر بە قوربانت بم ئەو پارەی بۆ ئێمە دەرناهێنێتەوە 2 دەفتەر زۆرە کاکە کاکە نامەوێ برا جوانەکەم کاکە گیاتە 2 گوێ لە برا بگرە منم یەک کتابەکەت بۆ چاپ بکەم برام بە هەموو حەزەکەم خزمەتت بکەم ئەلو دەنگن نایە من گوێم لە دەنگتە کاکە من گوێم لە دەنگە نیە ئای کە ئیزعاجیت ئای لە 1050 ئەوە بۆ واکە ئەی دنیا فۆڵۆی بۆتە ملیۆنێک و حیساب بۆ کەس ناکە قوربانی خوابم هەڵم جەماعەت پێتان باشە هەمامە 2 سبەی بێمە داوای نەوەڵڵا حەزەکەی ئەم شەوەرە باوکەڕۆ پەلەیانە ئەزیزان خۆشەویستان چۆنن ئەوڕۆ دەگەڵ خۆشەویستەکەم هەمووتان دەیناسن لە مانگی هەنجینین شێردڵیانی چی بۆ پێناکەنی تۆزە بێتاقەتم بۆ بێتاقەتی نازانم نەخۆشی نەوەڵا نەخۆش نیم ئەدی بۆ وای دەڵێ پەشیمان بوویەوە دەگەڵ منی زەواجت کردووە ئەبەت تخوا خیانەتت لێ کردم نەخێر بەس ئەم فترەیە لەسرم بۆستە چکە زۆر بێتاقەتم بێتاقەتی چی بچینە دکتۆری ئێسافبانکەم نانە دکتۆری بۆ چییە خۆ من جەستەم نایەشێت من ڕۆحم ێشێت ڕۆحم ئازاری هەیە تێنەگەیشتم یانی چی ڕوحت دێشێ ئەتوێت تێو بگەێنم ئەرێ وەڵڵا ئێرە چۆیە ئەمنت بۆی ناوتە ئێرە ئێستا من چیم؟ تۆ دەوڵەمەندترین کەسی شاری نەخێر من ڕسواترین نووسەری سەردەمی خۆمم خەڵک وا دەڵێ خەڵک بوو بەچی خەڵک تووشی نەخۆشی نەفسی بۆ ژنەکە ئەجینا خۆیسە دەوڵەمەند بوون بە هیلاک و مانوبوون نییە لەسەر حسابی گەمژەی ئەو میلەتەیەک دەوڵەمەنە بن یعنی چی؟ یعنی چی ئێستا من چۆنە تێبگەێنم بۆ نمونە عەزیزگەردی ئەم هەموو شاکارە جوانی پێشکەشەوە میلەتە کرد لە ئاخرشتا بە هەژاری سەری نایەوە ئەها سێری کرد دڵدار ئەو شاعیرە مەزنە ئەی ڕەقیبی نووسی لەبەر خاتری سینوبوونەوەی میلەتەکەی بەڵام مەسوولەکانی ئێستا لەبەر خاتی بەرژەوەندی خۆیان هەموو ڕۆژێکەمان کوژن هەموو ڕۆژێک
ئەها سیریکە ئەم هەموو شاعیرە جوانە ئەم هەموو شاکارەیان هەیە لەبەر خاتی ئەو میلەتە هەر هەمویان نیوەی زۆریان بە کولەمەرگی سەریان نایەوانێ منێش بە دوو قسەی قۆڕ دوو شعری نازانم سەقەت و سقوت ئاوە دەوڵەمەنیش بووم و لە های لای فەرژیم ئێستا معروف بووم ڕۆژی 200 ڕسم لەگەڵ ئاگرن ئێستا پێم بڵێ من چیم چۆن تۆ چی تۆ بەناوبانگترین کەسی شاری دەوڵەمەندترین کەسی شاری نە ئەو دەوڵەمەنیم ئەوێت نە ئەو ناوبانگیم ئەوێت من خیانەتم لەم ڕفیقانی خۆم کرد من خیانەتم لە قەڵەمەکەی خۆم کرد قەڵەمەکەی خۆمم فرۆشت ئەمێ ببمەوە بۆ شێردڵی کە هاوڕێی هونەر و ئەدەب بووم ناوای لێبوردنتان لێ یەکەم من خیانەتم لێەوە کرد هابیگرم ئەوە چیە؟ هەرچی پێگەی ئەلکترۆنی من هەیە هەر هەموو بە لە قەپان کەرە و بیسڕەوە هەر ئێستا تۆ ئەو هەمە زەحمەتت پێوە کێشاوە زەحمەتم بەوە کێشاوە دوو چەقەنم لایەوە دوو کنم بایەوە 2 ملیۆنم زیاد کرد ئەوە زەحمەتە ئەوە ئەرکە ئەمێ ببمە بە شێردوڵەکەی جاران بەس دەبوو کتێبەکەم تەبانەکەش نەکە بەشێکی ترم بۆ زیاد کردەوە ئادی ناوی کتێبەکە چ لێ دەنێ کتێبەکەم ناوی ئەوە نەبوو تکایە ببن بە مرۆڤ یەک بەشیکەی بۆ زیاکەم ناوی ئەنێم تکایە چاو و ژۆتان بشۆن